بەردەوام دەبین لە چینە تەوەری بەرنامەکەمان یەکە لە تەوەرە گرنگەکان خۆشبەختانە لە زانکۆکانی کوردستان دەبینین ساڵانە هەر ساڵێک زانکۆ دەکرێتەوە بۆ وەرزی نوێ خوێندن بەشێکی نوێ دێتە نێو زانکۆکە دەرێک بەوە ئاکرێت کە چ بەشێک گرنگە بۆ ئەم زانکۆیە تا چەند گرنگە و تا چەند خوێندکاران پێویستیان بە ئەم بەشانە هەیە بە خۆشحاڵیەوە دەبینین لە سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان بەشی نوێ دێتە ناو زانکۆکانەوە و خوێندکاران دەتوانن لی سوودمەر من هەروەها دەتوانین بڵین بەگشتی هەرێمی کوردستانیش خۆی دەتوانێت سوودمەر وێ لەم بەشە ناوەندی شێوەرانە بۆ دۆکۆمنت و توێژینەوەی ئەکادیمی لە زانکۆی گەرمیان کرایەوە ئامانج لەکردنەوەی ئەم ناوەندە ئەوەیە چۆن بتوانرێت دەستنووس و هەروەها بەڵگەنامە و ڕووداوەکانی کوردستان بەگشتی و هەروەها گەرمیانیش بە تایبەتی بتوانرێت لەم بەشەدا دۆکۆمنت بکرێ و هەڵبگیرێ ئەمە خاڵێکی گرنگە و ئاماجێکی زۆر گرنگە گەر بتوانرێت کاری لەسەر بکرێ بۆی بتوانێت ئەو دەستنووس و مێژوو بەڵگەنامە گرنگانەی کە کوردستان و هەروە گەرمیان بە تایبەتێتی بتوانرێت لێرەدا دۆکۆمنت کرێ ئێمە لەسەر ئەم بابەتە گرنگە لەگەڵ میوانەکەمان قسە و باسی لێواکەین بزانین چۆن بڕیاریاندا و چۆن بیریان لەوە کردوتەوە کە ئەم بەشە نوێیە بکەنەوە لەگەڵ میوانەکانمان مامۆستا سەباح عەلی بەڕێوبەری ناوەندی شێوانە بۆ دۆکۆمنت و توێژینەوەی ئەکادیمی لە زانکۆی گەرمیان کە ڕاستەخۆ لە کەلاری خۆشەویستەوە لەگەڵمانە مامۆستا سەباح سڵاو لێبێ و بەیانیت باش ئومێد دەکەم زۆر باش بیت دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم گرنگی کردنەوەی ئەم بەشە لە چیدایە بە دیاریکراوی ئامانجتان لەمە چی بوو چۆن بیرتان لەوە کردەوە کە ئەم بەشە نوێ بۆ زانکۆکەتان زیاد بکەن بەڵێ بەیانی بینەرانی کورسات باش ڕاستی ئێمە سپاس بۆ ئەوەش ڕاستی ئێمە دوای ئەوەی کە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئاراس فەریق زەینەڵ بڵین دەست بەکار بوو بیرۆکە و پرۆپۆزەڵی ناوەندێک کە کاری بەڵێ دیارە وێنە و دەنگی مامۆستا سەباح نەما بەهۆی ئەویش بەهۆی ئەرە و بارانبارین و کاریگەری بارانبارینەکەیە کە لەسەر تۆڕەکانی ئەنتەرنێت و تۆڕەکانی پەیوەندی دروست بووە ئێمە هەوڵین کە مامۆستا سەباح وەربگرین و قسەکانی لەگەڵا بکەینەوە پێشێکی کە سانا باسی لێوە کردوە گرنگی ئەم ناوەندە و گرنگی ناوەندە ئەکادیمیەکان بەگشتی لە نێو زانکۆکانە کاریگەریان لەسەر زانست و ئەکادیمیای کوردی چیە بێت لەگەڵ مامۆستا سەباح ئاگەر ئامادە ببێتەوە گفتوگۆکانەکەین بەڵام ئەم ناوەندانە ناوەندێکی ئەکادیمی و زانستین کە لە نێو ناوەندە خوێندنەکانی هەرێمی کوردستانە دەست بەکارە بن وەکو زانکۆکان ئەو زانکۆیانەی کە گرنگی بەم بابەتادەن بە تایبەت لە بواری مێژووی و لە بواری کەلتوری و ئەدەبیدا ئەم ناوەندانە ناوەندێکی گرنگن بۆ توێژینەوەی زانستی بۆ ساختکردنەوەی بابەتەکانی کە مشتومڕی لەسرە ناکۆکی لەسرە بنمونە لە کووردا یاخۆ لە نەتەوەی کووردا چەندین بابەتی گرنگ هەیە کە ئێستاشسانە مشتومڕێکی زۆری لەسرە لە نێوان نەتەوەی فارس و تورک و عەرەب و کووردا بەهۆی جیۆپۆلۆتیکی ناوچەکە و جوغرافیای مەنتقەکەمان ئەم بابەتانە تێکەڵایەکی زۆر دروستەکە بنمونە گەرێمە باز لە هەندێک بابەت بکەین لە نەتەوەی فارسا بەکارێ لە نەتەوەی تورکا بەکارێ بۆ هی نزیکیمانەوە ئەمجا ئەم ناوەندە ئەکادیمیانە بەڕاستی گرنگن بوونیان هەبێ بۆ ساختکردنەوەی هەموو ئەو مێژوو ئەو بابەتە گرنگانەی کا لە نێو نەتەوەی کووردا بوونی هەیە کە لە ڕێگەی مامۆستایان و کەسانی پسپۆڕ و شارەزاوە ئەم ناوەندانە بەڕێواچە جاگەر مامۆستا سەباح ئێستازان ئامادە بۆتەوە مامۆستا گەپتوانی بەردەوام بێت لەسەر پرسیارەکەی هاوکارم سانا کە ئاڕاستی جەنابەتی کرد بەڵێ لە ڕاستیا دوای ئەوەی کە بڵین پرۆپۆزەڵی ئەم بەشەمان ئاراستەی سەرۆکایەتی زانکۆی گەرمیان کرد و بەڕێزشیان ئۆکوتم پاش تاوتوێکردنی لە ڕووی زانستی و لە ڕووی کارگەڕیەوە خۆشبەختانە ئاراستی وەزارەتی خوێندنی باڵا کرا ئەوانش وەڵامەکەیان ئێرێنی بوو بۆیە لە مانگیدا بڵین بە شێوەیەکی فەرمی بڵێن نووسراوەکە ئاراستەی زانکۆی گەرمیان کرا و خۆشبەختانە دوێنێ ئێمە لە مەراسیمێکە بە ئامادەبوونی مامۆسایان و خوێندکەران و توێژەران و خەڵکانێکە گرنگیان بۆ بابەتی ئەرشیف و دەستنووسەیە بە شێوازێکی گشتی کردمانەوە سەبارەت بۆ پرسیارەکەی بەڕێستان لەوەی کە ئامانجمان لەم ئیشە چییە لە ڕاستیە
وەکو بەڕێستان ئاماژدان بێت دازانکۆیەکێک لە ئیشەکانی ئەوەیە کە کار لەسەر لایەنی زانستی هەر بابەتێکیا هەر ڕووداوێ بکە کە هەیە بۆیە دەبینین لە سنووری گەرمیان و لە کوردستان شا کۆمەڵێک ڕوودا و بەسەرهات و یان بڵێن کۆمەڵێک بابەت هەیە تا ئێستا ئیشی لەسەر نەکراوە بە تایبەتی گەرمیان بە حکومیەوەی بە جۆرە لە جۆرەکان هەندێک پراوێز خستنی تیا بۆ ئێستا ئەمانەوێت ئەو بەڵگەنام و دەسنووسانەی چی لەسەر ئاستی گەرمیان هەیە و چی لەسەر ئاستی کوردستانش هەبێت کۆی بکەینەوە بخرێتە بەردەستی توێژەران و خوێنەران و ئەو خەڵکانەی کە ئەیانەوێت لە داهاتوە لە بوارە جۆر بە جۆرەکانە کار لەسەر مێژوو و ڕابردووی بە کوردستان بەگشتی و گەرمیان بە تایبەتی بکەن. بەڵێ مامۆستا سەباح باس لە مێژوو و باس لە گەرمیان کرد، ینی مێژوو هەروەها گەرمیان دوو چۆنەڵی تاوکەر و دوو هاوتەری بن بەیەکەوە کە بە درێژایی مێژوو لە گەرمیانە ڕووداوە گرنگەکان ڕویان ناوە جێگەی دەسەڵاتی چەندین دەسەڵاتدار و پاشا و سوڵتانەکان بووە، هەروەها چەندین شوێنی مێژووی و ئەسەری کۆن لە ناوچەکە بوونی هێوە بەردەوامیش لە گەڕانان بۆ دۆزینەوەیان. ئەم ناوەندانە چۆن دەتوانێت هاوکار بێت بەنمونە ناوەندی شێروانە بۆ توێژینەوە و بۆ بابەتی ئەکادمی چۆن ئەتوانێت هاوکار بێت لە سەر لە نوێ دۆزینەوەی ئەم بابەتە گرنگانە و بە دۆکۆمنتکردن و هەروەها لە ڕووە ئەکادیمیەکەوە بۆ ئەو نەوەی کە ئێستا دروستە بە یاخود بۆ نەوەی داهاتوو کە بۆی بسەلمێنن با بە تایبەتی باسی گەرمیان بکەین کە ناوچەیەکی چەند گرنگ بووە لە هەرێمی کوردستانە. بەڵێ لە ڕاستیا وەکو بەڕێز ئاماژەت پێدا بە حکومێوێکە گەرمیان بەشێکە لە باشووری کوردستان و کۆمەڵێک ڕوودا و تیا ڕوویداوە و تا ئێستا بە جۆرە لە جۆرەکان بە هەروە کارێک بێت نەتوانراوە لە ڕووی زانستی و هەندێک تیشکی بخرێتە سەر بۆیە ئێمە ئامانەوێت لە ڕێی ئەو بەڵگەنامانەی کە لە وڵاتانی دراوسەیە بۆ نمونە ئەگەر لە بەغدا بێت لە تاران بێت لە دەوڵەتی عوسمانی کە ئێستا بڵێن لە ئەنقەرەیە و لە بەریتانیا بێ بە حکومەوەی ئەم ناوچەی ئێمە لە ژێر داگیرکاری و هەژمونی ئەوانە بۆ لە ماوەڕەکانی ڕابردووە ئێمە بتوانین ئەو دەستنووس و بەڵگەنامانەی کە هەیە لە ئەو پەیتەختانەی کە باسم کرد بیهێنینەوە و لێرە پۆلێن لەم ناوەندە لە ناوەندی شێروانە پۆلێن بەندی بۆ بکەین و کیوەردێکی لەسەر بنووسین و هەندێک زانیاری بۆ توێژەران بخەینە ڕوو بۆی ئەوان بتوانن باشتر لە داهاتوە ئیشی لەسەر بکەن و لە گەرمیان شایمە کۆمەڵێک بنەماڵە و کۆمەڵێک کەسایەتیمان هەیە ڕەنگە کۆمەڵێک دەستنووس و بەڵگەنامەیان لای خۆیان پاراست بێت بەڵام ناوەندێکیان شوێنێک نەبوو بێت هەتا ئێستا ئەوان ئەو بڵێ میلاتەکە لە کلتوریە بخەنە بەردەسی توێژەران بۆیە ئێمە ئومێدەوارین لە داهاتووە و ئێستەیش ئیشی لەسەرەکەین بتوانین هەموو ئەوە کۆ بکەینەوە لەو ناوەندا و لە ناوەندەکا بخەینە بەردەستی نەوەی ئێستا کە وەکو خوێنکارێک یا وەکو توێژەرێکەیەوە ئەو خەڵکانێکی کە مهتەم من و گرنگی بابەتەکە ئەدەن بتوانن کاری لەسەر بکەن بۆی جارێکی تر سەر لە نوێ ئێمە هەندێک بابەتی مێژووی هەیە کە تەموو مژاویە یا هەندێک بابەت قسەی لەسەر نەکراوە یان هەندێک بابەت بڵێن کاری لەسەر نەکراوە ئێمە لە ڕێی ئەم بەڵگەنامە و دەستنووسانەوە بتوانین بە جۆرە لە جۆرەکان هەندێک کەلێن و کەم و کورتی تیا هەیە پڕی بکەینەوە. بەڵێ مامۆستا باست لە عوسمانیەکان و سەردەمی قەڵەمرەوی عوسمانیەکان کرد، یعنی ئێمە لە بەرامبەر عوسمانیەکانە سەفەویەکانیشمان هەبووە، گەرمیان بێبەش نەبووە لە قەلەمڕە و دەسەڵاتی هەردوو لایەن، ینی هەرکە بەرەو گەرمیان ئەڕۆیت بەری ئەم بەرە دەسەڵاتی عوسمانیەکانی پێوە دیارە، بەری ئەو بەر چۆنەڵی بەری سیروان دەسەڵاتی سەفەویەکانی پێوە دیارەوە تا ئێستش چەندین شوێنی مێژووی ماوەتەوە هەر لەسەر ڕێگای نێوان سلێمانی کەلار چەندین شوێنی مێژووی ماوەتەوە. ئێوەش زانکۆی گەرمیان پەیوەندێکی باشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی کەلەپور و ئاساری گەرمیانە هەیە. چۆن هەنگاوەکانتان دەست پێ ئەەکەن بۆ ئەوەی ئەم دۆکۆمنتە جارێکی تر بنووسنەوە، جارێکی تر بە ئەکادیمی باز لەم بارودۆخە بکەن، باز لەم مێژووە پڕ لە سەروەری و دەوڵەمەنەی گەرمیان بکەن، یعنی لە هەر ڕوێکەوە کە باسی لێوەکەی گەرمیان شوێندەسی خۆی دیارە لە هەموو بوارەکانە. چۆن ئەتوانن وا بکەن کە ئێوە سەردەم بە سەردەم هەنگاو بە هەنگاو بەشەکان جیا بکەنەوە لە توێژینەوەی لەسەر بکەن و لە ڕووە ئەکادیمیەکەەوە جارێکی تر ئەم بابەتانە زیندوو بکەنەوە.
بەڵێ وەکو بەڕێز ئاماژە پێدا ناوچەی گەرمیان ناوچەیەکی فراوانەوە ئێمە لە ناوشە ئەمانوێت ئیش لەسەر کەرکووکش بکەین کە ئاڵین گەرمیان سنوورە فراوانەکەی بڵێن وەرمان گرتووە و لە ناوشە ئەمە ئەمانوێت کەرکووک کاری لەسەر بکەین وەکو بەڕێز ئاماژە پێدا ئەم ناوچە بە درێژایی حکمڕانی هەر لە سەفەیواتە گاتە سەردەمەکانی دوایی بڵێن تا قاجاری و هەتا دواترش ئەگەڵین دەسڵاتدارێتی ئێران لەگەڵ دەوڵەتی عوسمانیا بەڕاستی ناوچەی گەرمیان شوێنی ململانەی هەردوو دەوڵەتەکە بووە و وەکو بەڕێز ئاماژەت پێدا کۆمەڵێک شوێنەواری دەوڵەتی عوسمانی لەم سنوورا هەیە و هەتا ئێستا بە جۆرە لە جۆرەکانەوە وەکوتم کاری لەسەر کراوە بەڵام لە ڕووی ئەکادمیەوە ئێمە جارێک دەمانەوێت ئەو بەڵگەنام و دەستنووسانەی کە لەسەر ناوچەکە هەیە و لەسەر سەردەمی حکمڕانی هەردوو دەوڵەت بەتایبەتی دەوڵەتی عوسمانی چونکە زۆرترین ناوچەی گەرمیان ئەگەر خانەقین وەرگین ئەگەر کفری وەرگین ئەگەر شێوانە کە لە ڕابردووە ناوی شێوانە بۆ ئێستا کەلارە و کەرکووک بە شێوازێکی گشتی وەربگرین دەبینین بە گشتی لەژێر قەڵەمڕێوی دەوڵەتی عوسمانیا بووە بۆیە بە دڵنیایی و بەشی زۆری هەر شتێک هەر بابەتێک وەرگرین لایەنی ئابووری وەرگرین کۆمەڵایەتی وەرگرین سیاسی وەرگرین هەر بابەتێک لە بابەتەکانی کە لە ڕابردووە هەبوو وەری بگرین بە دڵنیایی و لە دەوڵەتی عوسمانیا و لە بەڵگەنامەی دەوڵەتی عوسمانیا پارێزرا و هەیە و ئێمە ئەمانەوە بە شێوازێکی ئەکادمی ئەو بەڵگەنامانە بهێنینەوە لێرە ئەرشیفی بکەین و پۆلێنبەندی بکەین و وردە وردە ناوڕۆکەکەی بکرێتە کوردی وەرگێڕێتە سەر زمانی کوردی یا بە زمانی عەرەبی بۆی بخرێتە بەردەستی توێژەران و خوێنکاران کە ئێستا ئایانەوێت لەسەر گەرمیان ئەنووسن و بە شێوازێکی گشتیش ئامانجمان لەمە ئەمەیە کە بتوانین کار لەسەرەوە بکەین کە مێژووی گەرمیان کە ئیشی لەسەر نەکراوە جارێک تر ئێمە ئیشی لەسەر بکەین و کاری لەسەر کاک سەبا کردنەوەی ئەم ناوەنجە لە گەرمیان لە زانکۆی گەرمیان تەنها کار لەسەر شوێنەکە لە پووری و مێژوو دەستنووسەکان دەکات لە گەرمیان یاخود لە تەواوی ناوچەکانی تری هەرێمی کوردستانە؟ بەڵێ ئێمە ناوەندەکە ناوی ناوەندی شێوانەیە بۆ دۆکۆمنت و توێژینەوەی ئەکادمی ڕاستی بە شێوازێکی گشتی کار لەسەر کوردستانەکەین و فۆکسشمان لەسەر گەرمیانە و ئەمانەوێت لە داهاتووشا کۆنتاکت لەگەڵ ئەو شوێنانەی کە وەکو ئێمە کار ئەەکەن کە لە ڕابردووە کاریان کردووە و حتمما ئەزمونیان زۆرترە بە تایبەتی شوێنێک وەکو بنکەی ژین کە کاریان کردووە و لە زانکۆی سلێمانی ناوەندی کوردستانمانێ بۆ لێکۆڵینەوەی دەستنووس و بەڵگەنامەوەوانە ئەمانەوێت لەگەڵ ئەوانشا کۆنتاکت دروستکەین لە ڕێی بەستنی دیدارەوە لە ڕێی بەستنی سیمینارەوە وەرکشۆپەوە و لە ڕێی لە داهاتووشا کۆنفرانسی هاوبەش بکەین بە تایبەتی لەسەر ناوچەی گەرمان وەکوتم زۆر ڕوودا و هەبووە زۆر بابەت هەبووە کە کاری لەسەر بکرێ و کاری لەسەر نەکراوە ئێمە ئەمانوێت لە ڕێی بەڵگەنامە و سەرچاوەڕەسەنەکانەوە جارێکی کار لەسەر ئەم لایەنانە بکەین و بە هاوبەشی هەمووان تەعانەوێت بە هاوبەشی هەمان چونکە ئەم بابەتە ڕەنگە بە ناوەندەکە بتوانێت هەندێک لایەنی کارگەڕی و زانستی جێبەجێ بکات بەڵام بەدەستە جەمعی بەڕاستی ئەبێ ئیشی لەسەر بکەین و ئێمە ئەمانوێت لە داهاتوە بۆ شێوازە کار بکەین. مامۆستا سەباح خۆشبەختانە لە گەرمیان دەبینین چەندین گەنج و مامۆستای بە ئەزمون هەیە لە زانکۆکەدا چەندین توێژینەوەی گرنگیان کردووە خوێنکاران دەتوانن بۆ چەندین نەوەی تریش سوود لەم توێژینانە ببین و لە ناو توێژینەوەکانی و ڕووسێرچەکانی خۆیاندا بەکاری بێنن لەم کردنەوەی ئەم بەشەیە خود ئەم ناوەندی شێڕوانەیە کە کراوەتەوە لە زانکۆی گەرمیان هەوڵتان ناوە ئەو توێژینەوە گرنگانەی کە کراوە لە ڕابردوودا بەیاخۆ لەم سەردەمی هاوچەرخدا بێت وەکو دەستنووس و وەکو ئەرشیفێک لەم ناوەنجە یاخود لەم بەشەو کە بە دۆکۆمنت بکرێت و بە ئەرشیف هەڵبگیرێ؟ بەڵێ بە تاکید ناوەندەکە لە کۆمەڵێک هۆبە پێک هاتووە بە نمونەیەمە هۆبەی دەستنووس و بەڵگەناممان هەیە هۆبەی مێژووی زارەکیمان هەیە مێژووی هۆبەی توێژینەوەی ئەکادمیمان هەیە و هۆبەی ڕاگەاندن و چالاکی لەگەڵ هۆبەی کارگەڕیمانە هەیە و ئەمانەوێت ڕەشنووسێکمان ئامادە کردووە بۆی بۆردێکی زانستی دروست بکەین لەو بۆردە زانستیە لە سەرۆکێک لەگەڵ بڕیاردەرێکا لەگەڵ کۆمەڵێک ئەنداما پێک بێت بۆی ئەوان لە داهاتووە هەر بابەتێک بەلایەنەوە گرنگیان هەر ناونیشانێ بەلایەنەوە گرنگە ئاراستەی توێژەرانی بکەن و توێژەران بتوانن بە هاوبەشی ناوەندەکە و بە هاوبەشی زانکۆی گەرمیان کاری لەسەر بکەن و بخرێتە خزمەتی هەم خوێنەران و هەم ئەو توێژەرانەی کە وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا ئەگەر بیانوێت لە داهاتووە لایەنێکی یا لە لایەنەکانی تری ئەو توێژینانەوەی کە ئەکرێت ئیشی لەسەر بکرێت ئێمە ئەمانەوێت ئەنی فرەڕەهەندە کار لەسەر مێژوو ناکەین لایەنی ڕۆژنامەگەریش ئیشی لەسەرەکەین لایەنی مێژوو ئیشی لەسەرەکەین ئەمانوێت لەسەر لایەنی کۆمەڵایەتی کار بکەین و ئەمانوێت لەسەر لایەنی کۆمەڵناسی ناوچەی گەرمیان و لە ڕووی جوگرافیایی و یعنی ئەو بابەتانەی کە بە شێوازێکی گشتی ڕەهەندێکی زانستە مرۆڤایەتیەکانیان هەیە ئێمە ئەمانوێت بە
جۆرە لە جوارەکان لەم ناوەندا بە هاوبەشی بە هاوکاری خەڵکانی دڵسۆز ئەمانوێ کاری لەسەر بکەین. دەستان خۆش بە باش مامۆسامە تا ئێرە هاتین کە توێژینەوەکانە نووسنەوە و بابەتەکان کۆکەن و کاری لەسەرەکەن و بە دۆکۆمنتکردن و بە ئەرشیفکردن باش. ئەی هەنگاوی دوای ئەمە ئێوە هەر بابەتێک کە کۆکەن و یاخود زانیاری لەسەر کۆکەنەوە لە ڕوو ئەکادیمیەکەەوە توێژینەوەی لەسەرەکەن ئەم بابەتە تەنها بە زمانی کوردیە بێ یا ئەم بابەتانە وەرەگێڕنە سەر زمانەکانی تر بە نمونە ئینگلیزی بێ یاخود عەرەبی بێ یا هەر زمانێکی تر بێ ئەمە یەک دووش چ مەرجێکتان هەیە بۆ کەسێک کە بێوێت توێژینەوەیەک ئەنجام بە نمونە مامۆستایەک توێژینەوەیەک لەسەر قەڵای شێروانە ئەنجامیە وەکو ناوەندەکەتان ئێوە ئاگەفتان و هاوکاری بکەن یا داوا لە ئێوە بکە هاوکاری بکەن مەرجەکانتان چییە بۆ ئەو کەسانە؟ بەڵێ وەکو ئاماژەم پێدایمە بۆردێکی زانستی بڵین ڕەشنووسەکەیمان ئامادە کردو و دەیخینە بەردەستی ئەنجومەنی زانکۆی گەرمیان و ئیشڵا بە دڵنیایی و ئەوانش بە سنگێکی فراوانە قوبوڵی یەکەن ئەو بۆردەوەکو ئاماژەم پێدا لە سەرۆکێک لە بڕاردەرێک لەگەڵ لیژنەیەکا کە پێکەوەن هەمویان کارەکەن و ئەوان بڕیارە دەن لەوەی کە ئەو ناونیشانێکە ئەگەر توێژەرێکی بەڕێز ئاراستەی ناوەندەکەی کرد تا چەند گرنگەوە تا چەند نوێیە و ناوەندەکەیش لە ڕووی کارگێڕیەوە یا لە ڕووی لۆجستیەوە یا لە ڕووی ماوەکەوە کە مەسەنە بۆنە لە زانکۆی گەرمیان ئەوێ خۆی تەفەڕۆخکا بۆ ئیشە ئێمە بە هەموو شێوەی هاوکاری ئەەکەین و وەکو بەڕێز ئاماژەت پێدا ئەمانەوێ ینی ئەو بابەتانەی کە ئەکرێ بابەتی تازە بن بابەتی نوێ بن و ئەو بابەتانە بن کە هەندێک جار مشتومڕی لەسەر ئێمە بمانەوە لەم ناوەندا بە شێوازێکی ئەکادیمی لە ڕێی بەڵگەنامە و سەرچاوەڕەسەنەکانەوە قسەی لەسەر بکەین و دارێکی دی بخینە بەردەسی هەم خوێنەران و هەم توێژەران و مامۆستا لە تەواوی زانکۆکانی جیهانە کۆمەڵێک ڕۆژنامەی جیهانی بوونیە یاخود کۆمەڵێک سایت و وبسایت بوونیە کە بابەتی زانستیان تیا بڵاوەکرێتەوە لە تەواوی جیهانە جامە بەسی قسەکەی من ئەمە بوو پرسیارەکە ئێوە توێژینەوەیەکتان ئەنجام ماوە و هەموو کارەکانی ئەم توێژینەوە تەواو بوو بە زمانی کوردیە ئەم توێژینەوانە بە زمانە بیانیەکان لەم سایت و گۆڤار و ڕۆژنامە جیهانیانەیە کە تایبەتن بە بواری توێژینەوەی زانستی و ئەکادیمی بڵاویانەکەنەوە بۆی مامۆسایە کە لە فەڕەنسایە مامۆسایە کە لە ئەمریکایە ئەم بابەتانی بەرچاو بکێت و بیخوێنێتەوە بزانێت کورچی و نەتەوەی کورچۆن و مێژوەکەی بۆچی ئەگەڕێتەوە پرسیارەکە زۆر جوانە بەڕاستی وەکو ئاماژەم پێدا ناوەندەکە ناوەندێکی تەنها تایبەت نییە بە مێژوو مەسەن بۆ نە مامۆسایەکی زمانی ئینگلیزی ئەوێت توێژینەوەی بکات مامۆسایەکی بەشی مێژووە تەنسیق بکەن و بابەتەکەیان بە زمانی ئینگلیزی بڵاو بکەنەوە بە دڵنیاییەوە هەر بابەتێک کە ڕەهەندێکی نێودەوڵەتی هەبێەوە گرنگ بێت کە لە زانکۆکانی دەرەوە هەڵبگیرێن یا قسەی لەسەر بکرین بە دڵنیاییەوە ئێمە لە بەرنامەمانە هەیە وەری بگەڕینە سەر زمانی کوردی و عەرەبی و هەموو ئەو بەڵگەنامە و دوکۆمنتانی کە وەکو ئاماژەم پێدا ئێمە پۆلێنبەندی بۆەکەین بە هەر سێ زمانی کوردی عەرەبی ئینگلیزی لا ئێمە پۆلێنبەندی بۆ کرێەوە ئێستا کارمان لەسەری کردووە و لە داهاتوە لە وێبسایتێکا بڵین وێبسایتێک بە شێوازێکی دیجیتاڵی دەخێتە بەردەستی هەموو خەڵکێک وەکو بەڕێست ئاماژێت پێدا خەڵکێک دەتوانێت لە دەرەوەی وڵاتش هەموو ئەو بەڵگەنامە و دیکۆمنتانە بە جۆرە لە جۆرەکان بینێ کە بە هەر سێ زمانی کوردی عەرەبی ئینگلیزی بەردەست بێەوە ڕەنگە ئێمە لە داهاتووشا بیر لەوە بکەینەوە بە زمانی فارسیش بڵین وێبسایتەکە ئەوەشی بۆ زیاد بکەین چونکە ئێمە هاوسنوور و تەماسین لەگەڵ وڵاتی ئێرانە ڕەنگە ئەو بابەتەش بۆ ئێمە گرنگ بێت. باشە مامۆستا سەباح یەکێک لە خاڵە گرنگەکان من بۆ نمونە یاخود هەر کەسێکی تر یاخود هەر گەشتیارێک یاخود یەکێک لە مامۆستاکانی دیکەی وڵاتێک کە بیوێ ئاشنا بێت بە ئەرشیفی ئەو شوێنە لە لای گرنگە کە بە وێنە ئەو شوێنە ببینی یاخود ئەو مێژۆ ببینێ لەم ناوەندەدا لەکردنەوەی ئەم بەشەدا تا چەند وێنەکان جێگەیان بۆ کراوەتەوە تا چەند گرنگیتان بە بابەتی وێنە کۆنەکانی مێژووی گەرمیانداوە. بەڵێ وەکو ئاماژەم پێدا بەنیا ینی ئیشمان لەسەری کردووە کە وێبسایتێکی دیجیتاڵی دابنین لە وێبسایتە دیجیتاڵەکە بە تاکید بەشێکی لە وێنە و ڤیدۆ پێک دێت ئەو وێنە کۆنانەی کە لە ڕابردووە هەبووە وێنەیش ئێستا ڕەنگە وێنەیەک ڕەهەندێکی مێژویە بێ ئەمە بمانێت هەڵی بگرین و دەداتەوە خەڵک سوودی لێ ببینێ بە دڵنیاییەوە هەم بەشی وێنەمان هەیە و بەشی ڤیدۆشمان هەیە وەکو وتم بە هەر سێ زمانی کوردی عەرەبی ئینگلیزی ئێمە ئەو بابەتەی کە لەوێ پۆلێنبەندیەکرێەوە تۆمارەکرێت زانیاریەکان لەسەر نووسین ئەم بابەتە لەسەر چییە و لە کێوە وەرگیراوە و هی ساڵی چەنە هەموو ئەو زانیاریە کورتانەی کە
پێویستە توێژەرێک لەسەر وێنەیەک یا لەسەر ڤیددیوەک بیزانێت و ئاشنای بێت بە دڵنیاییوە لە وێبسایتەکانی نووسین و داێنێن و خێنە بەردەستی توێژەران بە تاکید وێنە بەشێکی گرنگە لە ناوەندەکەەوە دوێنێش ئێمە لە دەستپێکی کردنەوەی مەراسیمی کردنەوەی ناوەندەکە بە شێوازێکی فەرمی پێشنگایەکی وێنەی بەڵگەنامەیمان کردەوە ژمارەیەکی زۆر وێنەی گەرمیان لە ئەو پێشنگایە نمایش کرا و ژمارەیەکش لە بەڵگەنامەکان کە هەبوو بە جۆرە لە جۆرەکان لەوێ نمایشمان کرد بۆی خەڵک تێبگاکە ئێمە ئەمانەوێت بە شێوازێکی گشتی فرەڕەهەند ئیش بکەین تەنها لەسەر لایەنی توێژینەوە نییە ئەمانوێت وێنە و مێژویش وێنەی مێژووی یا بڵێن ڤیددیۆی مێژووی یا هەر بابەتێکە پەیوەندی بەڕابردووی گەرمیانەوە بێ ئێمە ئەمانەوێت لەم ناوەدا ئارشیڤ بکەین و پۆلێنی بکەین. مامۆستا جەنابە هەمومان نەزانین کە جەنابە کەسێکی لەو مامۆسانەی کە لە سنووری گەرمیانە جێدەسە دیارە بە تایبەت لە ئەرشیڤکردنی ئەو وێنانە و لە مێژووی ناوچەی گەرمیان لای هەمووشمانەمە ڕوون و ئاشکرا کە گەرمیان ناوچەیەکی سنووری دوور و درێژە لەگەڵ وڵاتی ئێرانە. پێشتر باسی ئێرانت کرد جەنابە. سنووری گەرمیان کە تێکەڵە لەگەڵ قەسری شیرین و سەرپولی زەها و ئەو ناوچانەی ڕۆژهەڵاتی کوردستان لەم لاشۆ لەگەڵ باشووری عێراقا لە ڕووی جۆپۆلۆتیکیەوە ئەمە تا چەند هاوکاری ئێوە ئەبێت کە بتوانن مێژوویەکی ئەو مێژوە دەوڵەمەنەی کە هەیە بتوانن سەر لە نوێ جارێکتر لە نێو ئەم ئەکادیمیایە لە نێو ئەم سنتەرێ خۆتانە جێ بکەن و بە گرنگیەوە لە بابەتەکانی بڕوان و کاری لەسەر بکەن. وەکو بەڕێز تاماشە بێدا بە دڵنیایی و ئێمە بۆ پێی کە هاوسنوورین لەگەڵ بڵین وڵاتی ئێران و لەگەڵ ناوەڕاست و باشووری عێراقکە بڵین بەغدا وەکو پایتەخت مامەڵەی لەگەڵا بکەین. دوێنێ ئێمە لە ئەو پێشنگا نمونەیەک بەیەنمەوە بەڵگەنامەیەکی کۆنسوڵی ئێرانی سەردەمی پەهلەوی کە لە خانەقینا بووە لەسەر کۆبوونەوەی پارتی هیوا لە ساڵی 1945 پارتی هیوا کۆبوونەوەیکی لە کەلارا کردووە کۆنسوڵگەری خانەقین بڵین لە ئێران بە شێوازە لە شێوازەکان لەسەر ئەو کۆنگرەیە بڵین ئەو کۆبوونەوەی کە لە کەلارا کراوە کە هی پارتی هیوا بووە لە ساڵ 1945 هەندێک ناوی بردووە هەندێک زانیاری پێمانەدا کە خۆشبەختانە ئێمە توانیمانە ئەو بەڵگەنامەمان دەست بکەوێ و جارێکی تر لێرە دوێنێ لە پێشنگاگا خسمانە ڕووە ئەی خەینە بەردەستی توێژەران کە کۆمەڵێک ناوی تایە کە کۆمەڵێک ئاماژەی تایە و بە دڵنیایی و ئەمە مەبەسمەوەیە کە بیبەسمەوە بەوەی کە زۆر ڕوودا و بەسەرهاتی گەرمیان بە دڵنیاییوە لە ئێرانە هەیە بە تایبەتی لە سەردەمی پەهلەویە و لە سەردەمی قاجارە و بەڕێستان ئاماژتان پێدا بۆ سەردەمەکانی دواتر ئێمە لە داهاتوە بە دڵنیاییوە بە لیژنە ئەمانەوێت بەشێک لەو بەڵگەنام و دیکۆمنتانەی کە لە وڵاتانی دەرەوە بە تایبەتی لە بەغدا و تاران هەیە بیهێنینەوە لە سنتەرەکە وەکوتم بیخێنە بەردەستی توێژەرەکان و ئەوان سوودی لێ ببینن. بەڵێ مامۆستا سەباح زانکۆی گەرمانێکێکە لە زانکۆ هەرە گرنگەکانی هەرێمی کوردستان کردنەوەی ئەم ناوەندە و ئەم بەشە لەم زانکۆیەدا کاریگەری دەبێت لەسەر ڕیزبەندی ئەوەی کە بتوانین بڵین زانکۆی گەرمانێکە یەکێک ئەبێت لە زانکۆ هەرە باش و هەرە گرنگەکان لە هەرێمی کوردستان و هەروەها پرسیارێکی دیکەم ئەوەیە جاواکاری چیە لە لایەنەکان لەلایەنە سیاسەکانی دیکە یاخود لە بەرپرسە باڵەکان بۆ کردنەوەی ئەم بەشە چۆن بتوان هاوکاریتان بکەن بۆی زیاتر پەرە بەم بەشەبن بەڵام بە کورتی ئەگەر وەڵامان بیتە سپاس بکەین. بەڵێ بەتاکید ئێمە بەشێکمان هەیە لە زانکۆی گەرمانە بەناوی بەشی پەیوەندی نێودەوڵەتیەکان و دوێنێ من لەگەڵ بەڕێز دکتۆر سالار قسەم کرد کە بتوانێت کۆنتاکتمان بۆ دروستکە لەگەڵ بڵین دەرەوە بۆی ئێمە وەکو بەڕێز ئاماژەت پێدا ئەمە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ڕانکینی زانکۆش ئەبێ کە بتوانین ئێمە بەسنی بڵین عیلاقات لەگەڵ ئەو زانکۆ گەورانەی کە لە دەرەوە هەن و بە دڵنیاییوە لە لای ئەوانش کۆمەڵێک دەستنووس و بەڵگەنامە هەیە بە تایبەتی لە کتێبخانەکان یانە ئێمە بتوانین کۆنتاکت دروستکەین و بتوانین وەرکشۆپ و سیمینار و کۆمەڵێک بابەتی زانستی هەیە بتوانین بیبەسین ئەمە بە دڵنیایی کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ڕانکینی زانکۆکە و ناسینی زانکۆکە لە دەرەوە بێ و وەک بەڕێز ئاماژەدەدا من لێرەوە داوا لەسەر جەم لایەنە سیاسەکان لە گەرمیان لە دام و دەستگاکان لە خەڵکی گەرمیان خەڵکە ڕەسەنەکەی بە تایبەتی بنەماڵە ڕەسەنەکان و لەسەر ئاسی کوردستانش ئەو ناوەندانەی کە هاوشێوەی ئێمن هەر بەڵگەنامەیەک هەر دەستنووسێکە
شیاوی ئەوەیە کە توێژینەوەی لەسەر بکرێت بخرێتە بەردەستی خەڵک ئێمە داواکارین بخرێتە بەردەستی ئێمە وەکو ناوەندی شێوانە بۆ توێژینەوە و بڵێن بۆ بەڵگەنامە و توێژینەوە بۆی ئێمەش لێرە هەڵی بگرین و لە داهاتوە بخرێتە بەردەستی توێژەرە بەڕێزەکان و خوێندکاران بۆی سوودی لێ ببینن و بەڕاستی گرنگە ئێمە خەڵک بەدەمی ناوەندەکەەوە هەبێت بۆ نمونە دەستنووسێکە لایەن هەیە ئەگەر نەخرێتە بەردەستی توێژەران یا بڵێن خوێنەران ڕاستی ڕەنگە و دەستنووسە هەر لە ڕووی بڵێن بفەوتێ یا لە ناو بچێت بۆیە ئەکرێت لێرەوە ئەو دەستنووسانەی مجارێکی تر لە فەوتان میپارێزین و بخرێتە بەردەستی توێژەران و خوێنەران و خوێندکارانی زانکۆی گەرمیان و بە شێوازێکی گشتی لە کوردستانشە. بەڵێ دەست خۆش مامۆستا سەباح سپاس کە لە کەلاری خۆشەویستەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ مامۆستا سەباح عەلی بەڕێوەبەری ناوەندی شێوەرانە بۆ دۆکۆمنت و توێژینەوەی ئەکادمی لە زانکۆی گەرمیان کە ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵمان بووی.